من کاتی خۆی بلاگ لیستێکم دانابوو ئەرلیستی ڕەش کۆمەڵێک کەلیمە هەیە نابێ بەکاری بێنم پاییز باران سابات جوان بۆیە دەبینی شعر ئاسان بوو کورتەمەوی بۆ شاعیر لەبەی 200 کەلیمە بوو دەتێنا لە تەنیشتێکت دادەنا ئیتر شعر دروست دەبێ وەنیا پەپولەی پاییزی شەوگاری تەمەنم بڕۆ شعرە چ مشکلەیە من وانە بوو من مەراقم بوو شتی تر بخەمە ناو شعرەوە یعنی مەسەلەن بۆ دوایی تێکستێکم بڵاو کردو بە ناوی عەبدوڵڵا جێبەگوارە لەسەر پرێمزە باسی پرێمزەکە پیاوێک بوو لای ئێمە قژێش درێژە بوو دووگوارە لەگوێ بوو ئیتر ئێمە لێ دەترسانی و دەستی هەمووی ڕەش بوو چکە نوازانین بۆ شەو دەچی بەیانێک بە پاسکیل بە دوای کەوتین دەبینین دوکانی پرێمزی ئەوانە ئیتر ئێمە بینی مەژەی ترساین چکە هەموو خەڵک دیعای لە دەکرد کە ئەمە هەتی و بازە پیاوە کوژێ نازانم چییە دەستی ڕەشە دواتر تێگەیشتین کە پێما گوت ئەم گوارەیە بەس پێمان بڵێ گوارەیە چییە گوتی ئەمە گوارەی خێزانەکەمە بە پرێمە سووتا ئیتر لە دوکانەکەشان نووسی و بەس چاکردنەوەی پرێمز بە خۆڕایە